بەڕێز سەرۆک وەزیرانی ئەڵمانیای فیدراڵ، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کۆماری ئەڵمانیا، بەڕێز باڵوێزی ئەڵمانیا لە کۆماری عێراق، بەڕێز کۆنسوڵی ئەڵمانیا لە شاری هەولێر، پاش سڵاو. بەهۆی ئەوەی کۆمپانیاکانی ئەڵمانیا هاوشان لەگەڵ زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و یابان و لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا ڕۆڵیان هەبوو لە فرۆشتنی چەکی کیمیاوی بەڕژێمی بەعسی ڕووخاو، ئەویش ئەو چەکانەی لە قەڵاچۆکردنی هاوڵاتیانی کوردستان بەکارهێنا و ئاکامەکەشی دەیان هەزار هاوڵاتی سڤیل بوونە قوربانی. داواکاریەکانیشمان بریتین لە حکوومەتی ئەڵمانیا بە فەرمی دان بە تاوانەکانی جینۆسایدی کورددا بنێت کە دادگای باڵای تاوانەکانی عێراقی دانی پێدا ناوە، هاوکات تاوانی جینۆسایدی ئێزیدی و کریسیانەکان و شەبەک کە هێزی تیرۆریستی داعش ئەنجامی داون. حکوومەتی ئەڵمانیا بەشداری بکات لە کەمکردنەوەی ئازاری بریندارانی چەکی کیمیاوی لە کوردستان بە چارەسەرکردنی بریندارەکان لە وڵاتی ئەڵمانیا. لەبری ئەوەی ڕۆژانە ڤیزا دەدەن بە بازرگان و دەوڵەمەندان و بەرپرسانی ئەم وڵاتە و کار ئاسانیان بۆ دەکەن بۆ گەشتکردن، ڤیزا بدەن بە بریندارەکانمان بۆ چارەسەرکردنی پزیشکی لە وڵاتەکەتان.